بیسەرانی ڕوودا و بینەرانی بەڕێز خوا بازارتان بە بازارەکە لەگە ڕێز بە هەندێک جار شەیتان بازارە خۆتان بە دوور بگرن لە تەراز و بازی لە شەیتان سیفەتی ڕزقی حەڵاڵ هەموو شتێک گرنگترە. ئەمڕۆ لەگەڵ میوانێکی زۆر خۆشەویست میوانی شتنی وەڵا ساحب ماڵە گۆکەین سەبارەت بە دۆخی بازاری دۆلار و دینار مام سەیدە خانە خوێکە مام سەید هەردووکمان بە خێر بین بۆ ستۆدیۆ ڕوودا سپاس دەکەم زۆرم پێ خۆشە لەگەڵ احترام سپاس دەکەم سیحەتێ باشە مام سەید شکر خەجاڵەتتان کردم سەلامەت بیاخوا تۆ شایانی ڕێزگرتنی مام سەید شکرانەی خۆی 40,000 ساڵە پارە هەیە بەڵێ پارە هەیە مرۆڤ مامەڵی پێواکات لە دوای سەردەمی گەنم بەترێ و شمەک بە شمەکەوە لە وەختەوە ئیتر سینەکان و پێش ئەوش پاریان دۆزیوەتەوە. لە عێراقا پێشتر لە سەردەمی دەوڵەتی عوسمانیە لیرەی عوسمانی ڕەشادی بەڵێ دوای ئەوە تا ساڵی 1930 کاتێک بەریتانەکان هاتن ئیتر ڕوپێی هندی هات لە دوای ئەوەوە دیناری عێراقی چاپ کراوە. پندێکی کوردی هەیە ئەڵێ پارە چڵکی دەسە بەس من ئەڵێم جاکوخوا لەو چڵکەیە غەرقی کردینە ئەو چڵکەش بەخوام پارێ زۆر زۆر خۆشە مام سەید کە ژمێری ئاوازێکی زۆر زۆر خۆشی هەیە دەنگەکەی تۆ شەڵی چڵکی دەسە یا تۆ ڕێیەکی تر هەیە خۆی دەزانێت لێ ناوێن هەیە چڵکی دەستە و مەسەری پێشانە ئەگەر بەخیری بکەی ڕەزیل بی یعنی دەستت بە سابوونی مەشۆ هەفتاک ئەوەندە چڵکەی لەسە هەڵدەستی کەواتە کەم بخۆ خێری لێمەکە و پیاوەتی لێمەکە و زەلیل بە ئەوڵا پارە زۆر دەبی بەس ئەمری ئەو پارەیە نەمێنێ ئەوەن دەڵێم داعیسە عەبدە دینار ئەوە پارە پەرستیە پارە خوایە تەبارەک وتەعالە لێ ماڵت دەداتێ لۆ دووشت ئەوەلەن لەگەڵ ڕێزم لە بۆ هەموو بیسەران و ئازیزان محتاجی دەستی نامەردی نەبی عارەقەی نیوچەوانی خۆت بخۆی دەست لە شیرفانی خۆتڕاکەی کەم و زۆریش خێر لە دەف لە زەست پێ دەکا هەتا تریلیۆن چ دەدەی بدە بەندە و تااقەت یعنی هەردوو لایە بە ماڵی خوای ملکی خوای دەکرێتە هەبێ حەزەکە چەنێ پارە هەبێ ئەمن کاتی خۆی دوعایەکەم کردێ والله ئەعلەم ساحی ئیستیجابە بووە گوتم یا رب العالمین خانیۆکەکەم هەبی تێدا بم کرێ چی نەبم 20,000 دیناریشم هەبی 20,000 ئەو کاتی ئەسلی لەبەرەوەی گرانی بە ئێستا شەرگرانیە ماڕ وێرانی ئێستا دوعاکەی چەند هزار دینار داواکەی چەند داواکەی ئێستا گەر دوعا بکەی ئەخ ناتوانم 20,000 جاران چەند ئێستاکە 20,000 جاران ئەگەر بینە سەر وەرەقەی دەکا بە 33 دینار 300 فلسی بۆ ئەو کاتی بە زۆرشی سەدامی قێزەوە ڕوخە گۆڕ بە گۆڕبی ئەبدی ناڵەتی لێبی بۆ 300 و 500 و ئیتر هەتا 10,000 دیناری چوو 20,000 ئەو کاتی بەدەیەکەی دەکات خانۆکەت هەیە الحەمدلله بەزار ئەگەر ئێستا دوعای پارەکە بکەی داوای چەنەکەی لەخۆ هەر چەندی دەدا ئێستا گوتیتم بە تریلیۆنم بەداتێ بە تریلیۆنش لە بۆی سەرفکەم ئەوە برادرێک هەیە کاتی خۆی تازە توا فەوقەوامی هات برادرێک هەیە برادری سەید سیدیقی برام بوو پێکەوە عامەلە بوون لە غاباتی ئەو هەولێرەی سبەینان کە دەچون لۆ غاباتی ئەو برادرە دوعای دێکرد دیگوت ئێ خوددایە بمدێ بە کەیفی دڵی من بە کەیفی تو سەرفکەم ئەو خانێ لە باتی برێن خانی فلانی برێن خانی فلانیە جوانە فعلا خوایتەوە ڕەعالە بزانێت چ ڕەحزەک چ ڕۆژێک چ وەختێک ساعی ئیستیجابە بووە دایێ ئەو خانیە بۆ بە ناوی و ئێستاش دەستی خێری لە ڕادە بەدەلا یعنی حکومەت وەشوی ناکە خوا هەزارەوە نەیباتێ لە ڕادە بەدەلا خوا تەمەنێتی لێشکە و ساڵحتریکە خوایە بەسریدا بارێنە لۆی گەلێک زیاتر بداتن لەبەرەوەی ئینسانی چەق بەخشدەین ئەمەتێکی گەورەیە خوا بداتێ مام سەید ئەم ناوەی جەنابەت مام سەید لە چیەوە هاتووە مام سەید تەمەنێ مە خۆمان سەیدین سەیدی گرد عازەبانین باشە ئەوە نوکتەکە هات کات خۆی مامۆستا سایف هەبوو یادی بەخێر ئەگەمایە ئەگەمردیش ڕەحمەتی خوای لێبی یەکی چاوشیم بۆ زۆر محتەرەم بوو ئەمن لە منداڵی وە لەگە مامۆستای مەکتەبێ برادەلاتی مەبووە ئیلا لەگەیەکە چەند تێک چەقێن ساکەتیشکردون لە سەرفی دوو ئەسبابی هەبوو فنووسیم
كاكا عبد الحميد مرسل سيد، أو طبعا سيد كاكا سيد عبد الحميد سيد مرسل سيد زمان سيد حسن شجرة برزنجي القطعة زباني لو سيد تعو سيد الري قلت بزان سيد كاكا سيك ذا شازنا ينسو ما سيدك اللي بريو عمرهم قبل خلق الريز واحترام اخوي. كم صالة بيطلع مام سيد؟ والله نحصل بالتحديد بلام بين صالة بيت 10 صالة بيت زياتر كناوي تو هێنین ئیتر بازاری درا و پارۆمشتانەمان بیرەکەوێتەوە. چەند ساڵە لە بازارە کارەکەی؟ لە ساڵی 91 من چوومە ئەوە جاری باشی ڕاوەدوێنانەکەی کە سەدامی قێزەون کوی ڕاوەدوێنان دوایە کە گەڕاوە ڕەوەکە کە گەڕاوە من پاکەتم دەهێنا لە بەغدایە جملەی پاکەتی ئەو کاتی ئەم پاکەتم دەهێنا حەز ناکەم ناویان بینم ئەوانە فلس بوون لە بازاری ئێستا فلەوان یاڕێ بخوای سەتەن دەبێ ئەگەر خێرکەرە یوم لەکەوە عەلەیک. بەڵام ساڵی 92 چوینە بەغدایە لە گەبرایەکەی یەکەم سێ ساعت چوین کە شتی بینە بابەدانێ تاخیری مەکە بینە بە قوربان بینە خۆی مەجلس بە چایە خۆشە وەڵایتر قسەکانی تۆ وەنیە فەکە چوین لێرە لە سەیتەرەی شێراوەی لە سەیتەرەی شێراوەی تەماشام کرد ئینفتاحی جێشی عێراقیە باشە انفتاح منش بحكمي كە زۆر عسكر بما براشم كانت خوي متطوع بو ظروفه قلت برام أو اشتك لك روحي يا أوقتها بيجبرقه هجوم دكا يا الحكومة هجوم دكا أو انفتاحها مسألة الشرع قلت والله ما تهزأ ولا من شيء هدسيني بغداي قلت ما من ذلك لمصلي عاسي بقدر اللي بغداي عاسي باشا لك وراك إيدي هو حصار من الصدام لا كهات مو هنا شوني يتدسكر بم باشن جينا سيدي نسون لبرا إيش قصاخ ناكم قصاخ شي صدامي قياسا وانده يقول نوتو نوزار لوتو جارك يجاربو من راس وزوري الشروعي جيراي زور جيراي لقاصاق شتيوانا بحياتي نجيراي إيش قصاخ ناكم نايكي باش قصاخ ودزيم بكرد بايا استا لو عنايا لا تظلون ليرة كان زور دولة ما باشا ما بصيت تو هات ما بازار زيادة لبازاري دولار وأمانات شيء ما ملا بتش زورة دراوي كواكي زور بالنسبة من إيشي سلشي إيشي حدا سلشي تمنو ليلة سوريا تمنو ليلة سوريا ورقاش كابلا وقت ضاع الدود ورقة دبر خيال بول دوانا زوت كاركي ألين أواني كابا تمني إيراني وما ملاكن بجيرفاني برس بيكن وبجيرفاني بقال وش من 60 مليون هو استحف ده 10 مليون ما لا تشيا دور لا تشيا زرك لا تمنى لا تمني أي بوازي لنا يعني يخنا تمني كاكا مام سيد قسيك ألين بايوتي ألين أجر مام سيد دولاري فروشت فرمو تشاكش بخورو هركا دولاري فروش إيو بيكرن أجر دولاري فروش أو بزان كدولار برزبيته وايا لنا جماعات قسم ذاك لكن أوعي كا حاجنا حلوه إيه بلا درا كقصة كان مكرد قلتم استا وقتي فلوشتني إيه بفلوشي لا بلا إيه هرزان لبي باشا قلتي يكش التعب بيغلام أقل ما شيء قلتي بفلوشن بخوي كري أنقول بفلوشن فعلا ده الشيء أقل قلتي بفلوشن بخوي فلوشي أنقول ليه بكرنزو لبلا يقلان لبي فعلا يستا إشي من أوعي بوشي يعني مثلا بوشي هم جارك يعني كواتب بو بيه بتو زرر زوركي أولا دست مني هو خوابريتي هو أخي جاريان كيبو كدولار فروشتو ككريوتو زرك دولار فروشتو زرك برسلو وسيلة محمد شيع سوداني لقل علي علاقي والله أعلم بينشا ما ولا ما ريبون زوقي شمنا بود أو كاتزورنا خوشون لبب فيهم والله قلت يعني تصريحات لا طبعا يا اخوان قلت حفتي دابي ذاك ليك شمي دولار ديكين سطو سيودو لبازاري يبقى رئيس وزراء اقسم كاو مدير بنك المركزي كواتد بيتو كواو غار ده بازاري غار ده برق اجتماع اخر شت
كاك مخلص لبي هي فروشت مبي بچەند دامي بسط وتسل دينار وحفصت خۆ بەچەند کڕی بووت خوم بسط وحفظه وبينز وربع شي دروي نم فروشت لبروي چشمي صدرو مال شي هبو دو في شك بتقني دو صدق مسو قربو لبروي ما ديتمان اما ديتمان لنا وخوما كشرعي دلين براكوشي دخل برا ناكوشي لانه تصار حتى دو دارسي تقر بيوانك ما ديت راسه شي سقي بدين هذا اخير جاران لم روجانا شازر كردو بزانم اگه شتيكم بينشمه بس بينا برادركم هي ناوي عماده لا تنشوا قلت معي حزك هي ورخب الشيء قلت ما سي زور مزال هذا والله قلت مداوم من دسم دكرم مباشره ذا الشيء والله شو انبسطت بنزاو حفت ربعك بكري والله يكسرها تششني بي او بحفظ ربع الشيء مكرر وهات قلت ما سيد بقران زرت او بسبيزنا قلت كاكا من معامله ربع خسي قردن أسأل قلت بقران ولا السبب الصوب بنجاو سيو صوت بنزاو شيء يا ربي لو خاتي قوله وعزت زلالي اخوي ببيت السطح زار هرزاني بيدا بك ايش لبازاري باش وشكين جا اما شلون بزانين كتو اي كريتو فروشي بوي هرزاني ما منام سيد كريوتي اما دسكي ما فروشت الصدفه بس كاك عماد قال قلت موت اخلو عاوز اشوف والله ما كسي لنزيك توداني بزاني استحاليا بيسز عندنا بزرره بلام دفتري داك لنوي تشوارا من فيديويكم هي للروداو بۆ چەند لەحزەیەک هاتە خوار $140,000 بوو بە 139 لەو کاتە ڤیددیویەکەم هەیە بڵاو بۆ تۆ خەڵکی زۆر دیوێتی وتومە تکایە دەست لە دۆلارەکانتان نەدەن لەو کاتەی شەو تەلەفۆنم لە بۆ تەلەڤیزیۆنەکەیم گۆش کرد دەڵێ ئێستا سەعات 12 دقیقە دەویست بێم مقابلة كي أمالكم استفادة باشا مثلا عالم هم يفروشتي من جنابة أولا نوتويك وأزموني بازارت هي وأنا من لو كاتيك أبو بصدوسينو بخلك موت كادس $1 من جوان أقصاك نصيحته باشا أوي خلق عادتي هواية مام السيد أجر قازان جيكر على خوم كردومة أجر زاري كر على ختاي توبو استمن ونيا زور بلاد يعني لك الرئيس من أبو يعني أنا إنسان محترم دي ما سيد سبكم $1 هي بفلوسهم دلم كاكا ناتوانم يا دينار هي بكرم يا ناس دلم كاكا استبيد دولم بكرة لوان ايه لمن دخري امن ابور زوري باشا صوت فلسفان زافس قاسان زكم سبيني كري زادي بكي ما رت كاول بلا بو بنزاف فلسفان باشا ما سيد بركزنا على بكرة لا هل لمانجي تشوارا بو بله بروژێکیان بەیانی زوو لەسەر تەلەڤیزیۆن من قسەم کرد وتم خەڵکی نەوریابن ئەو داتایانەی ئەو زانیاریانی بانقی مرکزی بانکی ناوەندی ڕایگەیانێ لە ڕۆژانە ئەوەندە فرۆشم ئەوە وانە ئەوەندە نافرۆشێ ئەوە بوو ئەوە باسی سەرەتای مانگی چوارەکەم پێرێ محەممەد هین علی علاق پارێزگاری بانکی ناوەندی گوتی ئێمە کە ئەڵێن $250 ملیۆن فرۆشین ئەوەندە نافرۆشین $155 ملیۆن فرۆشی یعنی دوای چەند مانگی قسەکە ئێمە سەلماند ئێوە کە ڕۆژانە ئەو زانیاریانە بڵاوە کرێنەوە کە ئەڵێت بانکی ناوەندی ئەوەنە ئەفرۆشەوەنە نافرۆشێ باوەڕی پێەکەی ئەو لەوێن دێت دم بەگ لێ دەرهەیە ئەمە چکو لە بەرەوەی ئیشم جملە نییە ئێ من وەرەقە و دووەرەقەیە وەچی دزەکان نیمە لەگەڵ ڕێزم لە بۆ هەندەکیان فلسەکیان نەبوو داهاتە توکانی من مام سەید بتم ناني بخوم لحسابت مطعم قلاص زبالان بربور سيبو هلا صار انا راح وجاران دكانه هبو بلو اتشار دكان هبو انا بازار دولاري والله ببيع سرق فلان هذا يتمو دوله ايه دوله انا شو شوات فرشكان يشان دبل بو لبلو ايه سرق فلان موتشين الدنيا جناح وحرامه باشا تدقي دم او فيديو عادي من استاش بوزي لسمن ليه ذا بعلا قشي لدزنا بوجه الفانشي بوصل دهات والله بس هي فرد دهاتم خلق من باز ناس من قديم بالاخص او علي وماما مشهورين ريباس نباس همو الا الدولة لم ليري سوري وتمناداتنا محمد سيامان تحسين هر بيري لنا بورصي حواريك باشا قلت او كان امام سيد ابو تاخم قنفو
مێز و حوزی ماسی ئەمە چمان هەبوو تەنەکە فرۆژ من ئەو ڕۆ وەزعەوە هەیە الحەمدلله زۆر شکری خواکە ئەڵێ ڕۆژە لەسەر تۆ ڕۆژە بۆ تۆ ئیتر ئاوایە ینی دنیا دەوران من عليك بەڵێ وانە باشە بەس من سەرنجێکم لەسەر هەندێک پێشبینی تۆ هەیە باسیت خەتەر هەندێک مەسەنە بۆ نمونە ئەمە کە پێشبینیەکەین لە ڕوودا و بە نزیکەی کاتەکە ئەڵین بۆ نمونە ئەڵین ڕەنگە لە هەفتەی داهاتوو ئەگەر ئەم شتە ڕوو بدات ئەمە وای لێ دێتەوە شکر تا ئێستا هیچ پێشبینیەکمان بە هەڵە نەڕۆیشت و ئەگەر خەڵک باش جوورە بڵک جەنابەت مەسەن پێشبینیەکە تێ ئەڵێ $100 بە 200,000 کەی ئەمە وای لێ ئەوە دوو جارە قسەیم کردیە بەڵێ ئەوەلەن ئەو کاتی هیچ لە گۆڕێ نەبوو بەس لەیث شەبەر ئێستاش مقالەکەی لە ناو تەلەفۆنی مایە باشە تەسویرم کردە بە ڤیدیۆی دەڵێ احتیمال ئەوە لە قابلە شێشیش دانیشت بوو لە تەلەڤیزیۆنی باشە ئەویان گوتی دەڵێن دەبتە 200 گوتی زۆر ئەتیادە حتى لو 500 زال هیچ بەر لەگەر بانقی قسەی کردیە دیارە مقابلات توشتە لەوانەیە صحفی لەوێ ئەو قسەیە دەچوو کە 200 احتیادێ و بەرەو 500 زۆر تەبیعە بەڵام ئەمن کە گوتم 200 شەرتم دانا گوتم ئەگەر دوو فیشێژی شەڕیشی عەبەشی ئەیڕوو بدا 200 و ئێستا شەو قسێ و هەرماوە ئەو قسەیەم هەرمایە بەڵام ئێستا قسە شتیکەم هەیە بەردەوامی دیکە وکەی چاکە بەدڵ بوو زۆر باشە قسەکەی ترێ چییە ئێستاش هەر دڵێم بەس لە بۆ یەک دەقەی چاوم لەگرانی نییە ماڵم کاوەڵ بێکە چاوم لەگرانیە چکو بێ ئیشی و ئەڕووی لە بازاری کردیە گوتێتم 7 ملیۆن کەس بێ ئیش دەبی لە عێراق وا دەستی پێکرد بەس لە بەخاتی یەک شخصی حەز دەکەم بەرتە 200,000 لە یەک دقەی شخصی هەیتم بە 200 ناوی نادەم بەس خۆی کە جێی لە قسەکان بێ چاخۆی لە بازاری خۆتانە نەخێر لە ماسەبە لێشی ناترسێم لێ بێ منەتم بەڵام بۆچی ناوی نادەم خۆی باش دەزانێتین چێە دەڵێ ئەگە ببتە 200 هەموو مێژی دنیای دەستمەتی چی کاکە مێژی دنیای بەتی دەستێ چی ئینسان قسەی لە قەدەرە خۆی ئەخ تۆ بە لەبەرەوە نەبێکی حەزاوکی حەزناکە لە ڕووی زانستی و بازاری حالیان زانستی و بازاری کە بانک دەڵێ ئەمە ڕاستە 250 ئالان دەکەم بەڵام 150 دەدا کە کەم دەبی دزەکانی ئیرانێ کە لۆیان دەبان وەکو مەسئولەکانی بەڕای و پەندا پەرلەمان خەڵکە هەیە دۆلار بەرێ بۆ ئێران و ئەم وڵاتانە لۆ نییە هەیەوە نییە بەڵێ لەم ڕۆژانە ژمارێکی زۆر لە خەڵکیان گرت بوو بام سەیدەوە بچکەلێک دی ئەوە تا هەردوونێ وابزانم لە بازاری ما پێنجشەمێ ئەمن ئاگام لێ نەبوو بەس گوتیان 11 نەفەریان گرتیا والله ئەعلەم نایب هەدەرشەندە زۆر خۆشم دەوێ نەمزانێ بە حەیەتی شقە بکە بەڵام لەگەڵ بەربوون ناوی نازان بەرمیان بەربووە پێنجشەمێ دەوری هەیە و خەڵک گرتن و خەڵک بەردانە تەسیری هەیە تۆ چەند ساڵە لەو بازارڕێ ئەمە یەکەم جار نییە زۆر جار خەڵک گیراوە تەمەناوە خۆشگە بە حکمی سەدام ناخوازم بەڵام سەدام حوسێن عەدالەتی هەبوو عەدالەتەکەی لە چ بوو گوتی ئەگەر ئەو چاوە خیانەت لەو چاوی بکە دەری دێنم ئەو پەنجەم بێوێ ئەو پەنجەیە سێدا دەیبڕمەوە فعلەن عەدنان خێرۇڵڵا بەخۆی تەقاندیەوە حوسێن کامل بەخۆی کوشتی باشە بەڵام عودەی کوڕی بەخۆی لێدا ئاخرەوی شان هۆکارێکی ڕەنگە ئەو هۆکارانە باشە کەس لە کوڕی خۆی دەدا جیهان سەرکردن لە هەموو کوردستان ئامادەیە خۆی بکوژی لە وڵاتر بڕوە ئەوە شانی ستایشکردن نیە و پیاوە لە وڵاتە بڕوە خۆمەزانم تۆڵێکی سارێ بکەم بەڵام زوڵمەکەی ئەمن لە یەکشتڕێکم لێ دەبتەوە لە یەکشتی ئەمن پێشمەرگەمە دێمە سەرت دەمکوژی حەقخۆتە باشە ئەتو جوندی یەک دقا دێ سەر ئەم دەمکوژی دەتکوژم حەق خۆمە بەڵام ژن و منداڵی بەستە زمان چ گوناحی هەبوو ئەم فارت کرد ئێستاش ئەو ئافرەتەی لە مەلحەکانی ڕاستل ئیش دەکا داک و خوشک و خێزان و کچی مەچینە سەر واز لەوە بێ من تێگەم لە دڵم زۆر پڕدا وڵات تر خۆ خەڵک دەڕێ خۆسکە خۆتە وەڵان هەرچیشتی خراپە لی بێەوە هیچ ینی ئاوی ئامون و تونی باباچێ و چویش و
بەڵام ئێستا باباسیەوە بکەین کە تۆ چەند جارێک ئەزمموی ئەوەت نەکردووە کە بازار لەم دۆخی ئێستا خراپتر بوو بێ یا هیچ کاتێکە بووە بازار بەقەدر ئێستا خراپ بوو بێ دۆخی بازاری دراوم مەبەستە نەک دراو بازاری دۆلارەکە بابڵ بازاری دۆلار مەسەلەن بازاری دۆلار ئێستا دۆلار بەدەست ناکەوی عالم هەمووی دیناری لە ماڕێدان هەیە یا لێ ئەحۆ لە دەلالی چاوەڕێ ئەوەیە بە 132 زۆر زەحمەتە ئللا بە شەرتێک دەبتێ بەغدا 400-500 میلیۆنی بدا لە بۆ 2 ڕۆژ 3 ڕۆژی بەس بدات هەموو هاوڵاتی بە کاش بیدا بیداتە بیداتە کۆمپانیاکەم بە 130 ئەوان بە 132 جاران فەوری دەبتێ ئیسفادەی هەیە کە بیدا بە خەڵک و دیسانەوە ئەمە وەکو تەنکیەک وایە کوون بێ هەرچەند ئاویتێکی دەواتە هەردە بۆ دزەکانە ئێخە گەرچوو بە وڵاتانی تر و ئەوانە چی ئیسفادەی هەیە کاکە ئێستاوا ناچلۆ خارج با ئێستا ئەچێت ئەلو چاردە بانقی ئلغا کرد ئەمریکا لەبەر چ نەخسۆتە لیستی ڕەشەوە بەس توێتی نابێت دۆلاری بدەی لەبەر چ لەبەرەوەی بەسدا مەسئولە دزەکان و فاسدەکان حواڵە کرا با نوکتە کلۆ برێم ئەرە وڵاتی نوکتەیەکم لا مەتقەی کە ئەرو کوفری ئەو لایە وازانم دەکا قاتعی سلێمانی تقریبا وایە 200 نەفەریان بردێ ئەمنەوە تویشی دی لۆ بەغدایە یەکێ دووەرە خۆکەیان داینێ لەوێ بە ناوی کۆمپانیای تەوقیعم کردیا ئەوجا مانجەیە هەفتەی جارەکە 200 دەفتەر دۆلار بە ناوی من نەقل دەکرێ حواڵە لۆ دوبەیان لۆسێن ئەلاساس ئەمن ئەشام کڕیا ئەوە وا ئەمر قەبزیان لۆ ئەو خەڵکە بۆچی واکەن بۆچی واکەن لە بە خاتی 200 دلار سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام ورحمەتوڵڵاه ئەمن بەڵگەکە لێرە قسەی دەکەم ئەوانی ژوە شوێ ناسن دەڵێم سایق تەکسی بوو نەفەرات بەسەرکەتم نای ناسوە ناخۆبا بێ وتی من سید وڵای شتێکم کردێ ناسم حەڵالە حەرامە تمڵام ناهلی فتوای نیمە بێ گوتی کابرایەک هات سووریا ئەمنی برد گوتی بم بە فلان باقی بە 500 پێکاتی لەوێش لە ڕێ قسەی کرد گوتی لەوێن دێرە ژوەرە بەس نفوسەکەت بدە ناوەکەت بوونە سەو 5 دیناریشت دەدەمێ بڕۆ گوتی مژ نازام لۆتی 500 گوتی چم تەوقیع گوت تەماشام کرد 8 سایقی دیکەوە هەمووی لەو بەزمێ لەو کابرایە کابرای سووری لەگە باقی حتمان دزە و مەشکورە هەر دووشان پارەکەی دانایە ئەتو بەس تەوقیع دەکەی و خوا حافظ جا باشە ئەوە جارێک تەوقیع کرد چەند جاری دی بە ناوی تو حواڵە دەکرێت چەند جاری دی حواڵە دەکرێت ئەوەیە دزیاکە نازانی قوربان سەرەی ئەزانی چی ئەوە مشکلەکەیە جاران کە بە قاچاغبردنی پارە هەبوو حکوومەت ئەها و گوێی بانقەکەی گرت و تەواو ئێستا گوێی بانگرتن نەماوە سەدان هزار لەم کارتانە تەبع کرا و خەڵک لە ئەستەمبوڵ و لە دووبەی پارەی پێڕاکێشێ خەڵکێکەیە دەفتەرە دۆلاری بە چای خۆی نەبینیوە کارتیان بە ناویەوە دەرکردووە ملیۆن دلار بە 2 ملیۆن دلار ئەمە سبەینە زەریبیان لێسەنن باجیان لێسەنن حکوومەت ئەڵێ وەرە باج ملی دەشت ئاوەتە ڕەنگە سبەینێ بوێ سەفەرکە لە مەتار بیگرن بڵێن زەحمەت نەبێت بە ناوی 100,000 دلار دراوە بە فلانە مادەی خراپ قەت کەس بووە تۆ قەت ئامادەی هەوێکی خۆبەی بە من بڵە یاشێخەوە بالای تۆ بێت چی لێکی لیکە ئەو کارتانە لەو هەوێ خراپتریشە ئەی باشە ئەزانی بۆچی ئەمەیتێ لەبەری 200 دلار تێمێ 200 دلار ئەوە هێنێتەوە خۆنفس نزم ئاوا دەکات باش ئەوەی یەک دومین هەیە تێناگا لە وەزعەکەی ئاخر تێناگا خۆ بەش ئێوە تێ بگا خۆ بەم ڕۆژگارێمە پیانەڵێن ئەزای سید بەس مشکلەکە دەزانێت لێ چیا کابرا فەقیرێ بێ ئیشە ئێدە باشە 200 دلار هەر باشە بەس نازانێ قڕ پێوانی باشە مام سید شتێکی کە باباسکەی من زۆر جار لە کە گفتوگۆ لەگە خەڵکەکەم لە بەرنامەکانمە بەیانیان باسیەوە کەمەڵێم ئینسان چەند گرنگە قسەکەرێکی باش بێ دوو ئەوە نەگرنگە گوێگرێکی باش بێ بۆ نمونە لەم ڕۆژانە من گوتومە بە خەڵک حەوت جار وشەی ئەگەرم بەکارێنەوە حەوت جار وتومە ئەگەر ئەم شتە ڕوو بدات ئەوە بانکێکی ناوخۆیی 40 ملیۆن دلاری دەسەکەوێت ڕۆژانە بە کاش ئەگەری هەیە 1000 دینار دلار دابەزێ حەوت جار وشەی ئەگەرم بەکارهێناوە ئەگەر حەوت جار لە حەو کاتی جیاواز هەر لەو قسانە 1000 دینار دابەزێ خەڵکێکەیە لەسەر قسەی من چوە 15 دەفتەری کردووە بە دینار
ئەڵێ کاکە من سەقسەی تۆ کردوم ئەڵم کاکە ژیان من حەوت جار ئەگەرم بەکارهێناوە و تویشمە هەزاری نرداڕسەکەی من هاتە دێ بە کەس ناوێرم بڕێم ئایا باشە نەتیجەکەی ئێستا من حەزەکەم باسیەوەم بۆ بکەی من ئەگەر قسەکەرێکی باش و نازانم بە زۆر گوێگرێکی باش باگوێ لە بەڕێزە بگرم ئەزبارێکی زۆرە خەڵک مەسەلەن ئێستا پێشببینی چیەکی بۆ بازاری درا و ئەمانێت بە گوێری پێشببینەکانە بێ پێشببینی چی بکەین ئەمن پێشببینەکە بۆتم 200 هەر زۆر احتیاجە بەرەو 500ش ئەو دیینارە دەبتە کاغەزی ئەو دووسێ هەر سووری لەسەری سوورم پەشیمان نابی هەیە ئادەی چی ئەسبابەکە ئادەی مانجی نۆ وابزانم عملەک هەیە وەشی بیتکۆینی بەس ئەو فەرقی هەیە هەموو دەوڵەتان ئیش پێ دەکەن ئێستا بەعزێک مەسەلەن دوبەی ئەوە قەتەر لەگەر ئەوەی ئیش دەکات ئەشای دەکرێت لە هێن بە ڕوپیای لە سینی بەیوانی یعنی دۆلاری بەناناوە ئەگەر هاتوو فەرەنساش گوتی هادەوە ئیش بە دۆلاری ناکەین ئەلاساس بەو عملەیە دەکەن ئەگەر دەوڵەتان لە دۆلاری بچنە دەرێ بەڵێ دۆلار دەبتە کاغەزی چلوورەی وەڵا کەس ناوێ ئەوە یەک بەڵام ئەگەر دۆلار نەچیتە دەرێ و بەڵام دۆلار سەیدل عملاتە محاڵە بەو نەوعی لێ بێنە ئەگەوە لێ هەدیانی ئەمریکا سقوتی کرد ئەوە یەک دووەمین عێراق ئەگەر بێت و بەو حاڵەتەی بڕوا و سبەی ڕۆژێ 100,000 دیناری تەبعکە ئەو دینارێ من دەبتە کاغەزی چلوورەی ئەوە ئەگەرێکخانە ئەو 200,000 کەی پێشببینی کەیەکی مانگی چەند ئەوە ینی تاکەیە بە چاوەڕێی ئەم 200 من هەرگوتیتم شەڕی شیعە بەشی ئەی فەوریە ئەخرەوەی کە تۆ یڵی نانیان بە قەرزم مام سەید ینی بێ کاتێکی دیار بێ مەسەلەن کاتی دیار لا يعلم الغيب إلا الله باشە قسەیەکی تر هەیەڵی حکوومەتی عێراق هەبوو خێمە بەس چی بوو لەو قسەیە حکوومەتی عێراقەوە قسەی من نییە لەبەرەوەی ئێستا وارداتی تو دۆلارت مناقەشە قبول ناکە ئەمریکا باش دەزانی وا دەستە ئیرانی لە ڕێگەی فاسدەکان باشە جا لێرانە على ئەساس مانجی 7 مانجی 8 لۆنۆ خلاص دەبوو ئەوەی چکو بە خۆی فترە هەیە 6 مانگ 9 مانگ ساڵ لە بۆ ڕێژوو سەرای کەچت کردیە باش یعنی لێ پێسان ئەوەی ئیشەکانی چاکە و خراپەی فلێرانە ڕۆژێ من گوتم 3 مانگ بەزەر چوو 120 ڕۆژی مهلە زیاتر کردیە ئەمریکا یعنی 4 مانجی کەواتە وەڵاو عالەم لەو مانجی 12 ئەو مەلەیەش خلاص دەبی ئایا بەڕێز سەرۆک وەزیران کاکشیاچی پێ دەکرێت ئایا دەتوانی بمبڕی فەسادی تهریبی دۆلار بکە کە نەستە ئیران نەستە لەبنان نەستە سووریای نەستە ئێمن زۆر زەحمەتە ناتوانین بڵێ ناتوانانی جەزم بکەین بەڵام لۆ ناتوانین سەبەبی هەیە نا بنبڕکردن ناتوانێت ئەتوانێت کەمی کات ئەزانی بۆ ناتوانانی لەبەرەوەی ئەو بەڕێزە مالیشی داینایە و جەماعەتی ئیتالی تەنسیقی ئەگەر بێت و لەرچیفی وان دەربچی خەت لا مەرکەزێکی لێبدا یەکسەر پەرلەمانە و کۆ دەبتەوە ئیتالی تەنسیقیش تەنسیقی نییە ئەمە تەفلیشی پێ دەڵێن یەکسەر ئەلو شیعمان دابەزات دەهین نەخوارێت تەسوید دەخوا حافظ با من شتی کۆتایی گفتوگۆکەمان ئێستا باشە حکومەکەی لە بەس باش یعنی بابەتی 200,000 کار سووری بە تەمانی پەشیمان بیتەوە لێ هەر پەشمان بەم زوانە بەم زوانە ئەگەر دۆخەکە بەم جۆرە بەردەوام بێت دۆلار هەست ناکی لە 150 بۆ 153 جێژگیرە بێ ئەزای 146 بۆ 146 ماسیت لە چلی لۆ 50 هاتوچووی کە تا 6 هەفتی ئێستا لە 50 لۆ 6 هاتوچوو دەکات باشە ئێمە سیکە با من شتێکە بیرخەمەوە ماوەی 10 هەفتە لە سەریەک یعنی 2 مانگونی و دۆلار لە 146 بۆ 148 یاریە دوایی ئەم وەزع هاو بە سەریە ئەم 4 بانقە خرانە دەرەوەی ئەوەی کە دۆلاریان بدرێت ئێستا نۆ بانک دۆلار ئەفرۆشن عێراق 80 بانکی هەیە مام سەید حوتیان حکومیە 74 ئەهلیە لەم ئەهلیانەش ئێستا نۆ بانکیان دۆلار ئەکڕن و دۆلار لە باقی مرکزی وەرەگرن ئەو چواردەیان خراونەتە دەرەوە ئەم ماوەیە
پێشببینی ناکەیت بۆ ماوەیەکی زۆر دۆلار لە 150 بۆ 153 جێگیر بێ اینجا دیسان و بچێتەوە بەرەو 160 و ئەوانە خۆی گرانیەکە بە یەک دەفع دەرناچی چکۆکە بە یەک دەفع بتە 200 وەکو گرانی خۆی بەڵاقەت بە شازانەبی یەکسەر بتە 200 تامەی کوڕای پێ دەڵێن فەوزایەکی خراپ پەیدادەبی لە بازاری وردە وردە عالەمەکە لێ ڕابێ وەچی خۆمان بە حەفسەتی بۆ 800 بۆ 900 بۆ 1000 وەختێک بۆ 10,000 ڕاستە قایسە 150 بۆ 153 هزار بۆ استقلال دەکە دوای ئەوەش ئەگەری هەیە تەکانی بازێک ئەگەر ئیجراعات نەکرێ و دۆلار نەدرێتە هاوڵاتی هەر بە ناوەی کارتەوە باباش بزانی قەت ئامادە نێمە یەک فلسم هەبی 1 تریلیۆنشم هەبی تەسلیمی حکومەتی ناکەم بچم کارتی بکەم ئەمن سبێنێ زەری پێی بدەم ئەو زەری بەم لێوەرکردی بە خۆشم زەرەرم کردە ناها ب زەرەرەکەی خۆم یەک دوای هەرچقم بە حکومەت بە هیچ حکومەتە ئەمن لە ساڵی 92 کەشتەکە ڕوویدا بابی من بە ئەمانەت لە بانقیدا نەبوو نەک بانقی ڕێبەوی 14,000 بوو نەیانداوە هەتا سیویەکی ئاب پاشێنجینەکە لەگە حکومەتی پێک هاتنەک بوو پارەکەی بابمیانداوە دۆنجینێ چی لێ بکەما من هیچ دۆلار بە 200 ناری بوو 400 بوو بۆ 10,000 ئەم نەنجینێ چی لێ بکەم ڕاست یعنی وەرەقەکونی شتی کۆتایی باباسکەم دەستگایەکەی سندوقی نەقدی دەولی پێڵەن سندوقی نێودەوڵەتی دراو باسی ئەو وڵاتاناکە کە بەهۆی گرانبوونی دۆلارەوە زۆر زیانیان بەرکەوتووە بەس عێراق نییە هەرچی وڵاتی دنیا هەیە ئەرجەنتینە بەرازیلە تووچیایە ئەمانە هەمووی زیانی گەورەیان بەرکەوتووە مەسڵە نەکبەتی کوردستان و عێراقی خۆمان لەوایە هەموو ئەو وڵاتانی کە بەهۆی دۆلار و زیانیان بەرکەوتو دراوسێمانن ئەوە ئێرانە ئەو ئێرانە ئەوە تووچیایە ئەوە سووریایە ئەوە لوبنانە هەر زیانێک بەر ئەوان بکەوێت باری سەشان ئێمە قورسرە بێت کە خۆتە فەرمی لە سەرشان ئێمە خۆن نانیان نیبی خۆنیان لەسەر سفرەکەی ئێمە ئێمەش ئەو دۆلارە بەشی خۆشمان بەشیوانیش بین ینی بە دۆلاری عێراقی ئێمە ئێران و تووشیا و سووریا و لوبنانەوە بەخێو بکەین ئەوە حقیقەتە ئەو دەستگایی کە عەرز بکردی سندوقی نەقدی دەولی ئەڵێ بۆ ئەوەی ئەم کێشەیە چارەسەر بێ ئەبێ بانقە ناوەندیەکان بانقە مەرکەزیەکان سربەخۆ بن عێراق بانکە مەرکەزیەکەی سربەخۆ نییە چەندێک بانک دەوری هەیە ئەوە نەش بازرگانانی درای وەکو ئێوە ئەڵەن تەسیریان هەیە وایە مەسەرەن کێن لەوانی لە بازاری دۆلارەکەی هەولێر سلێمانی دووهۆک کیفاح بەسڕە تەسیریان لەسەر دۆلار و دینارەیە بەقەدەر باقی مرکزیە توانن یاری بە دۆلار و دینار بکەن ئەوانەی دزەکانی لەویان دەستە دبی ئەلێ کاکەم بانکم لە دبێ یان لە کوردستان و عێراقا دبی کاش لە شید و کاکە دبی کاش لێرە دۆلارەکەی لە من وەرزەگری دەفتەرە 100 دەفتەرە لەوێن دەرێ حواڵە کرایە لۆ دزەکەی لەوێ وەرزەگری ئەگەنا دبی کاش لە چی هەیە کاکە زانێتمان حواڵە بەس نەما زانێت دبی کاش بە $1,000,000 و 2 ملیۆن دەفرۆشی ئەوە منتەهای دزیە و بەعەلەنێ و کەسیش دەرجێ ناکە بەس ئەگەر فەقیرێک زمانی لەی هات جێ دەدەێنن لە زمانی ئەگەر بەیانی بازار کرایەوە دەڵێ تۆ لە چ نرخێکا دۆلارە کڕی من کڕیتم تازە نایفرۆشم بەچە لە کڕیوە دەفتەرەکەم کڕێ یەشم هەبووە ئەو دەفتەرێکە بە چەند کڕی 157 و ڕبعەکەیدا ئەوە بوو بە 153 چاوەڕێکی تابێتەوە بە 157 نەخێر ئەی چیەکە پێم شەیە سبێنێک قەزم بی سووری حەلەکەک دەبی شتێک دەبی دادەبێت لە لیرە و لە ڕیاڵ و لە تمەنامەکەی کەمە لیرەی سووری لەبەرەوە من لۆ زۆر ئێستا بڵێن خولیای لیرەی سووری و چمەنە ئیرانیمە دەتخوا و دووپارەی ئەوەیە تۆ خولیان بیمام سید ئەزمموی چەند ساڵە هەیە دەزانی بۆ لەبەرەوە ئەمە ژیانمان هەموو سەرگوزشتەیە دیتمان دۆلار لە 700 چۆ 10,000 ئەسبابی شت دووەمین عادی 1000 بە 1000 دیناری بوو بۆ 950 فلس ئەی تۆ بە تەمای تمەن و لیرەی سووری بەرز بێتەوە حتممەوەلا بوو ئەو ساڵەشی دەیدی ئللا دەبی لیرە کەس سعری خۆی بە 25,000 دینار بوو لە 2011 وەختی بەهارەکەی کوردی
ئەمناوم لێ نازستانەکەی کوردی کە گوتیان بەهاری عەرەبی تێدەگەی ماڵ وێرانی لۆ خەڵکی بوو ئەو کاتی 1000 لیرەی سووری بە 25,000 دینار بوو دەخوا منتقا 1000 لیرەی سووری ئێستا بە 129 دینار و نیم فرۆشتیا بە 28 لە سلێمانی کڕە گوناحنی ئەمن نەبێ وەڵا دەیکەمە کاغەزی چلولان جنێ کرێمستی لە ناوجامان سیدەگە بە تەمابی تمەنی ئێرانی و لێرەی سووری بەرزبێتەوە بێ بڵێ ئەم نانە بەو ڕۆنە زۆری پێچ خۆی ڕاستە قسەکەت إن الله مع الصابرين لۆ ئەمن باسی شت دەکەم بەزەن ئەمە وەزعمان لەگەر بەغدای زۆر خراپ بوو وایە بەڵام کەچی دوایش پێکهاتن بوو دەست لەم نانێ و گەردێن یەک ماسکە و هاتوچوو وەرە و بڕۆ کەواتە لەو حالەتەی دۆلارەکە یەکسەر هاتە چەندی 150,000 دیناری عادی ئەوەی هەموو دەزانی نەما مام سەیدجان ئەو شۆ دەنوێتو ئەمن ئەو قسەم هەر کردێەوە لەو برادەرەکەم خێر و ڕایە ناوی لە سلێمانی خەڵک کردبوو کە بەڵێ دەڵێ ئەوە مامسەیدە دەڵێ شەوێ دەنەوەی لیرە بە بەلاشە بەیانی هەڵدەستی برا ناداتە برای بە 30,000 بۆ بەشار ئەسەد مردووە ئێکەکە مردن لەکە خوایە لەوانەیە ئەو شۆ دەبری ئەرەوڵاس بێ برا نادات زۆر سپاس دەکەم مام سەید من لە گفتووەکردن لەگەڵ جەناب تا تێر نابم حەزێتێک کێشا هاتیت زۆر بەخێر بێ خێر و بەرەکەت هێنا دەرفەتی تری شەوێ گفتوگۆی دیکە بکەینەوە ئەتا ئەم باە لەو کوونەوە بێمە پێویستمان بەوا بێ باسی ئەم دۆلار و دینارە بکەین بەس ئەوەی کە ئەو ڕەشە باە هەردەمینێ وەنیە هەرمێنێ لەوەتەی هەیە هەبوو هەر بەردەوامە بێ ڕاوێژێکم بۆ بینەران و بیسەرانی ڕوودا ئەوەیە لە نزیکەوە چاودەری مام سەید کەن دۆلاری کڕی ئێوە بیفرۆشن ئەو فرۆشتی ئێوە بیکڕن ئەزمموی چەند ساڵێ ئەڵێ 3 ساڵە من قازانم دۆلارە نەکردووە ئەو بیانۆکەی ئەوەیە کاڵێت قسمەت و نسیبە زۆر جاریش ینی وەکو فەیلسوفەڵێت زۆر جار زیرەکەکان لە بازاڕە زیرەک دەرناکەون زۆر جارەوانەیە کە هیچی لێ نازانن لە ئیش فاشل دەبێت زۆر قازانجەکەن ینی بەڵاماتم لە خەڵکی باشە خوا تۆمان بۆ بێڵێ زۆر سپاس دەکەم قوربان لەش ساغبی گەورەتان کرد عاقیبەت خێری لە مشتێ مهمترە لە ڕێز و احترامی خۆت ئەگەر ڕێکە شەبی دوو کەلیمە قسەی لە کاک مەسعودی بکەم ئەم مەمنونم ئەگەر ڕێگە هەبی فەرموو قسە دوو کەلیمە دەخوا کاک مەسعود کە ئەخو سەروێکی ئەو کوردستانەی ڕاستە ئیستقالەتدا بەڵام هەر سەروێکی بە خودایی هەلەک نەتووە مەعاشەکەمان بکە 500 وڵی چیدی ناسمە بازاری دۆلاری حەتەکەم بڵێ لێ چێشی چاردە تا ئێستا نەکرایە کاکە ئەومان نایێت تاویزەکەمان مۆزەف بووی فەرمانبەر بووی پێشتر لە مەکتەب حافزی لەگە یەحیا ڕەشید جافی بەڵە تێدەگەی بیکە 500 ئێستا چەند وەرەگری خانە نشێنی 246 حکومت دەباتەوە بەناوەی سلفەی عقاری وەرەوەتێ چ دەمێنێ 100 ئەمە دوێنێ پارەی کارەبای پێرێ هاتیە 39,000 دینار هاتیە بەس پارەی حکومەتی بەسمام تۆ پیاوی ناو بازاری دۆلار و دیناری حەقی موچە و چییە واز لە موچە بێنە تۆ بە یەک حرەکەی ئاوا توانیت ڕاز دەکەی لۆ پەرلەمانتاری دەبی بە 6 ملیۆنی تەعین بووە مەخەسەسات نازانم لە کەرتی تایبەت و لە ناو پارەیەژی ئەوە قسە توافی هات یەکە بوو لە ئەوەی ئەوانەی ئامەی سەحەی موەزەف بوو لەگە مامۆستای میخائیلی دوایە هەو بۆ پارتی وازانم لەسەر لیستی پارتی بۆ ئەندام پەرلەمان بەر لەوەی ببتێ دەیگوت تەقاعد معاشی لێ دەدەنمەدێنێ ئەدی جەناب ئێستا تو بە 5-6 ملیۆنی تەقاعد ولی وەردەگری قەی ناواز لەو بین بەس تۆ پیاوی بازار و دۆلار و دیناری ئەسڵەن نابێت ئاور لە موچە بیت ئەی باش ئەگەر سبێنێ سەعادە بکە ئەگەر کەتم لە شڵا ناکەوی دەرۆزەی بکەم قوربان زۆر سپاس کە دەست ئەو حەکەت مردن باشترە بیسەرانی ڕوودا و بینرانی ڕوودا و ئەو دوعای سەرەتاکەینەوە کە خوا بازارتان بە بۆ یوکمام سەی دەڵێ درۆزە نەکەین کە خوا بازاڕیای تۆ جگەلەوەی خۆتە ژیانی هۆکاری ئەوەی کە ڕزق و ڕۆزی بۆ کۆمەڵێک کەسی دیکەش دابی نەکەی هەموویشی هەر لە خواوێ یعنی هەر ڕستێک تەواو زۆر سپاس دەکەم مام سەید تا کاتێکی دیکە بازارتان ئاوەدان ئەو قسەیە هەر ئەەکەینەوە ماڵە ماڵ نەبێ بازاڕێ بازار بێ فعلەن وایە
هەر شاد و بەختەوەر بە سەلامە بی قوربان قوربان هەر بژیت گەورەتە